شيخ الإسلام رحمة إخوائي بن تيمية زور بشويكي جوان باس لما أكاك أو كساني احتجاج بقدرك واتا قدره انه بوي كقوايا بلغانا زور جوان رديان ليدات ولا مجموعي فتاوى مجلدي دوهم لا برا سياسة بيستو سيبا دوا ودو سي لا برا هر لسر اويا لسرتاوى أفرمي وليس في القدر حجة لابن آدم ولا عذر بل القدر يؤمن به ولا يحتج به والمحتج بالقدر فاسد العقل والدين متناقض فإن القدر إن كان حجة وعذرا لزم أن لا يلام أحد ولا يعاقب ولا يقتص منه وحينئذ فإذا المحتج بالقدر يلزمه إذا ظلم في نفسه وماله وعرضه وحرمته ألا ينتصر من الظالم ولا يغضب عليه ولا يذمه وهذا أمر ممتنع في الطبيعة لا يمكن أحد أن يفعله فهو ممتنع طبعا محرم شرعا ولو كان القدر حجة وعذرا لم يكن إبليس ملوما ولا معاقبا ولا فرعون وقوم نوح وعاد وثمود وغيرهم من الكفار ولا كان جهاد الكفار جائزا ولا إقامة الحدود جائزا ولا قطع السارق ولا جلد الزاني ولا رجمه ولا قتل القاتل ولا عقوبة معتد بوجه من الوجوه أنجد أن فرمي فمن احتج بالقدر على ترك المأمور وجزع من الحصول ما يكره من المقدور فقد عكس الإيمان وصار من حزب الملحدين المنافقين وهذا حال المحتجين بالقدر رحمة إخوائي بأفرمي كس لقدر بلغ عذرينية چونك أبي باور بقضاء وقدر بهن رتو تسليمي ببين نەک بکرێتە بەهانە و هەنجەد ئەوەی قەزا و قەدەرەکاتە بەهانە و بەڵگەی خۆی هەم عەقڵی نوقسانە هەم دینی پێچەوانەکاری خۆیەتی ئەگەر قەزا و قەدەر بەهانە و بەڵگە بێ نابێت کەسانە کە خراپەکاریەکەن گلەیان لێ بکرێت نابێت کە سزا بدرێت نابێت تۆڵی خوێن و ماف لە کەس وەربژیرێتەوە چونکە بەپێی ئەم دیدە نامۆیە و ئەم عەقڵ نوقسانیە ئەم تاوانبارانە خاوەن بەڵگەن چونکە کارەکانیان لە خۆیانەوە نەکردووە ئەم کەسەی قەزا و قەدەری کردووە بە بەهانە و بەڵگەی دید و هەڵوێستی خۆی ئەگەر زوڵمیان لێ کرد و دەستدرێژیان کردە سەر خۆی و ماڵ و ناموس و سامانی نابێت داوای مافی بکاتەوە ناژبێت تووڕە ببێ بەڵکو بێت تەسلیم بە قەزا و قەدەرەکە ببێ و مەمنونیش بێ بۆی نییە گلەی و گازان دەش بکە ئەمە پێچەوانەی سروشتیشتە کەس نییە لە دنیادا ئەمەی پێ قبوڵ بێ چونکە لە هەردوو لاوە لێگیراوە هەم لە شەرعیشا و هەم لە هزر و ژیریەکی پارسەنگیشە ئەگەر قەزا و قەدەر بەهانە و بەڵگە بووایە نەبوو ئیبلیس سزا بدرێ نەبوو لعنەت و گلەی لێ بکرێ نەبوو فرعون و قەومی نوح و عاد و ثەمود و کافرانی تر جێگلەیی بوونایە نەبوو جیهاد دژی کافران جائز بووایە نەبوو سزا شەرعەکان هەبوونایە نەبوو دەستبڕینی دەست جائز بووایە نەبوو جەلدە و ڕەجمکردن بۆ زیناکار هەبوایە نەبوو قاتڵ بکوژرێتەوە و ستەمکار و زاڵم و دەست درێژکار سزا بدرانایە ئەنجا ئەوەی ئەخیری کە فەرمووی ئەفەرمێ هەر کەسێک قەزا و قەدەر بکات بە بەهانە و بەڵگەی وەلکردنی فەرمانی خوای گەورە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ناخۆشیەکانی سەرڕێی ناڕەحەت و خەمبار ببێ ئەوە باوەڕهێنانی پێچەوانە کردوێتەوە وا لە ڕیزی بێباوەڕ و مولحید و دووڕوەکانە حاڵی ئەو کەسەی بەهانە و بەڵگە بە قەزا و قەدەر هێنێتەوە ئاوایە یعنی ئەگەر ئەم حشترە بە پێی قەدەری خوای پەروەردگار وەستا یەکێکی تر ئێستا بڵێ ئێمە وەڵا بە پێی قەدەری خوای گەورە نابێت جیهادەکەمان ئێستای عەلام بکەین و نابێت هیچ شتێک بکەین و ئەبێ ڕازی بین بەم هەموو زوڵم و زۆرەی لە سەرمانەکرێ و بەم محارەبەکردنی دینی خوای گەورە و بەلابردنی شەریعەتەکەی و بە پێشێلکردنی بەها پیرۆزەکانی مسلمانان و زەوتکردنی مافیان و زیندانکردن و ئەشکەنجەدان و ئیعدامکردنیان و بەم هەموو قانونە کوفریانەی کە بەسەر مسلمانانە ئەچەسپێ و بەم هەڵوەشاندنەوەی دابوونەریتی ئیسلامی لە ناو خەڵکیە
ئەمانە هەمووی بڵێ قەدەری خوای گەورەی هاتووە و نابێ مقاومەی بکەین مادام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حشتەکەی وەها وەستا بە پێی قەدەری خوای گەورە ئەمە ئیلغاکردنەوەی ئەو هەموو ئەحکامە شەرعیانەیە کە لەسەر جیهادەکە هەن